هەموو جار شتێکم پێوتووە وتومە کچم ئەو هەوڵی کە ئەیت بۆ خۆتە ئێمەش کە بەڕاستی چۆڵێ ئێمە داهاتوی خۆمان دروست کردو. لە ماڵی یەکێک لەو خوێندکارانم کە لەسەر ئاستی شاری سلێمانی پلەی یەکەمی بەدەستێناوە و لە سەر ئاستی هەرێمیش پلەی دومی بەدەستێناوە کە 99.7 بەدەستێناوە. من ئەمەوێ بچمە لای خۆی سڵاو لێ بێ ژیلیا خان پێم بڵێ دڵخۆشی خۆت بۆ بەدەستێنانی ئەم نمرەیە هەستی چۆنە و تا چەند هەست بە دڵخۆشیەکەیت؟ وڵای هەستێکی زۆر خۆشم هەیە و ئەمەوێ سەرەتا زۆر سپاسی خی گەورە بکەم مە هەمووی فەزلی خی گەورەیە و دواتر زۆر سپاسی دایک و باوکمەکەم کامیشە لە پشتم بوون و هەروە زۆر سپاسی خوێندنگەکەمەکەم کۆلێژەکە یەنایت ساینس و هەموو مامۆستاکانم بەگشتی. پێشبینی تۆ بۆ نمرەکەت تەسەورتە کرد ئەو نمرەیە بێنیت؟ وڵای من سێری جوابەکانم نەکرد بۆ لە دوای ئیمتیحانە لە بەرەوەی نەمەویستین تەسیر لە ئیمتیحانەکانی دوای ئەوم بکە تر زۆر دڵنیان نەبووم کە چەندمە هێنا. بۆ هێنانی کۆنمرەیەک بەو شێوازە چەندێک کۆششی پێویستە بۆ خوێندکار؟ وڵای پێویستی بە کۆشی زۆرە ئەبێ ڕۆژانەم جان سعی بکەیت و لە دەرزا بە جوان گوێ بگریت و هیچ سعیەکان فرامۆژ نەکەی. چەند کاتژمێر خوێندوتە ڕۆژانە؟ وڵای بە پێی ڕۆژەکەوت بەڵام هەوڵمایان زۆرترین کاتەکان بە خوێندنەوە تەرخان بکەم. ئەگەر لێت بپرسم بەنیازی چی کۆلیژێکی ئارەزووی تۆ چیە بۆ کامە کۆلێژە؟ وڵای شەڵا کۆلێژی پزیشکی گشتی ئەمەوەیە کە خزمەتی کۆمەڵگە بکەم. زۆر باشە دەست خۆش بە من ئەمە بچمە لای باوکی سڵاو لێ بێت پێم بڵێ کاتێک ئەبینی ڕۆڵەکەت دوای کۆشتێکی زۆر ئەو نمرەی بەدەستێناوە کە دڵخوازی خۆیەتی بۆ باوکێک ئەمە چ هەستێکە؟ بێگومان وێڕای ئەوەی کە خۆشەیەکی زۆرە وەسف ناکرێت تاجێکی فەخر و شانازیە کە باوکێک بکاتە سەری بە ئەوەی کە ڕۆڵەکەی توانێتی دوای ماندووبوونی 12 ساڵە توانین بڵێن بەرهەمی ماندووبوونی 12 ساڵ بە ئەنجامێکی وا گەورە بێت بێگومان مای فەخر و شانازیە بۆ هەموو کەسێک. زۆر باشە دەست خۆش بە من ئەمە بچمە لای دایکی خوێندکارەکە دکتۆرە سڵاو لێ بێت تۆ دڵخۆشی خۆت ئابینی ئەمڕۆ ڕۆڵەکەت نمرەیەکی بەرزی بەدەستێناوە ئەمە بۆ هەم دایکێک و هەم دکتۆرەیە کاتێکە بینی ڕۆڵەکەت بە ئامانزی خۆی گەشتووە ئەمە چی هەستێکە بۆ تۆ؟ سەرەتا بەخێر بێن سەرچاو زۆر سپاسی خی گەورە ئەەکەم زۆر سپاس بۆ خی گەورە کە ئەمە هەمووی فەزلی خی گەورەیە کە ئەم سەرکەوتنە گەوری بەدەستێناوە کچەکەم زۆر دڵخۆشم زۆر بەڕاستی وشێکی وا نبینمەوە یا نایدۆزمەوە لەم ساتانە کە گزارش لە خۆشەکانی خۆم بکەم بەڵام زۆر دڵخۆشم هیوادارم هەموو دایکێک و هەموو باوکێک ئەو خۆشی ببینێت کە ئێمە ئێستا ئەو خۆشی ئەبینین. زۆر باشە پێم بڵێ خوێندکارە کە ئەو نەزیەکە و توانیوەتی ئەو نمرە بەرزە بەدەست بێنە لە کامیان لە کامتانە چێ باوکی یان دایکی وازیرە بووە؟ بێەوەی بی زۆر سپاس دەکەم وڵاهی بڵێم چی خۆی وڵاهی زیاتر هەوڵ و مادووبوونی خۆیەتی ئێمە بڵێن ئەمە هەموو جار شتێکم پێوتووە وتومە کچم ئەو هەوڵی کە ئەیت بۆ خۆتە ئێمەش کە بەڕاستی چۆڵێ ئێمە داهاتوی خۆمان دروست کردو ئێمەش هەوڵی خۆمانیاوە کاتی خۆی سپاس بخوا ئێمەش ئەومان بەدەستێنەوە کە ئاواتمان هەبوو هەموو جا پێم وتوتمە ئەو هەوڵە بە بگەیت ئەو ئاواتی کە خۆت ئەتەوەیە ئەیتر بەڕاستی نازانم بۆ کێمان گەڕاوتە بەڵام سپاس بخوا فەزلی خی گەورەیە.